لە سنووری پارێزگای هەولێر دڕاندن و شێواندنی فلێکس و ڕیکلامەکانی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیدەکانی بە شێوەیەکی بەرچاو ڕووی لە زیادبوون کردووە. لەسەرەوە بابەتە دەمەوێت بچمە لای یەکێک لەو کاندیدانەی کە فلێکس و ڕیکلامەکانی لە سنووری پارێزگای هەولێر بە شێوەیەکی زۆر هەم شێوێنراوە هەمیش دڕێنراون. ئەویشیان خاتو سازگار دڵشادە کە کاندیدی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستانە. سازگار هەرگە بێ تێرە سڵاوت لێبێ بۆچی تەنها فلێکسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەشێوێندرێن لە سنووری پارێزگای هەولێر؟ بەڵێ من سازگار دڵشادم، کاندیدی ژمارەسی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. من جوابی ئەو خەڵکە دەدەمەوە. بەڕاستی ئێمە زۆر خەباتمان کرد لەو خاکە لەو نیشتیمانە بە تایبەت لە هەولێر. بەڕاستیەکە کچە بەعسیەک بوومایە بۆ شێوێ پێشوازی لە فلێکسەکەی من نەدەکرا. لایەنی ئەمنی دام و دەستگاکانی حکومڕانی لەو هەولێرە بەڕاستی عیبێ شوورەیە لە بۆ کەسێک کەنەوەی شەهیدەکە کە ساڵی 1970 گۆڕێکی پێشک نەبردرا کە لە خاک نەندرا کەسێک بوو لەسەر کوردایەتی شەهید کرا. منەوەی شەهیدەکەم بەڕاستی ئەوە زوڵمەکە لە کەسوکاری شەهید دەکرێت، لە ژنێک دەکرێت، لە کەسێک دەکرێت کە دەنجی خەڵکە، کە بەڕاستی پشتیوانی خەڵکە لەگەڵ خەڵکە. کەسێک ئەگەر ڕاستی بڵێ، کەسێک ئەگە حەق بڵێ لە هەولێر بەو شێوەیە ڕوبەڕووی دەکرێتەوە. بەڕاستی شوورەیە لە بۆ دام و دەستگاکانی حکومڕانی لەو هەولێرە دەبێ جوابی ئەوە بدرێتەوە. هۆکار چییە؟ دژایەتی پۆستەرەکانیشمان دەکرێت لەبەرەوەی سازگار حەق قسە دەکا، لەبەرەوەی پشتیوانی خەڵکە، لەبەرەوەی کێشە و گرفتی خەڵک ڕوبەڕووی دەسەڵاتداران دەکاتەوە. بەڕاستی ترسیان لەوە نیشتیە کە زمانی حەق، زمانی ڕاستگۆیی نەمێنێ لە هەولێر. ئەمە بینیمانە لە پێشووتریش مامۆستا بەرشەق دکتۆر مۆبایلی شکێندرا، مامۆستا شکۆی شکێندرا، ڕۆژنامە نووسمان بە چەندان ساڵ سزا دران و حکم دران لەسەر کۆمنتێک. بەڕاستی ئەوە ناکرێ، ئەوە سنووری بەزاندیە. دەبێ کۆمەڵانی خەڵکی کوردستان باش لەوە تێبگەن وە سزای ئەو کەسانە بدەن کە بەو شێوەیە دڕندانەیە کە ڕوبڕی خەڵک دەبنەوە. هەر کەسێک زمانی خەڵک بێ بەو شێوەیە دژایەتی دەکرێت. ڕاشت لێ ناکرێ؟ بەڵێ زۆریش هەیە، بەڵام دڵنیابن لەوە ئێمە لێرە ناوەستین، زۆر سوورتر دەبین لەسەر داواکاریە ڕەوەکانی خەڵکی هەولێر و زمان حاڵی ئەوان دەبین. دڵنیابن لەوەی هیچ کاتێک و هیچ کەسێک و هیچ شوێنێک ئێمە سار ناکاتەوە. ئەوە دەستپێکێکە، ئاگادار بن، ئەوە دەستپێکێکە. ئێمە هەنگاوی زیاتر دەنێن، ئێمە زیاتر دژی زوڵم و زۆرداری دەوەستینەوە. ئازادی ڕادەربرین دەکرێت لە وەکو خۆت ئاماژەت پێ کرد. لێرە ئازادی ڕاددەڕبرین چ ئاستێکدا؟ وەڵاهی ئازادی ڕادەربرین نازانم. خەڵک موچەی دەبڕدرێ کەچێگە بێنە سەر شۆستەکان و بێنە سەر جادە بەرشەق دەدرێن. لە هەموو شوێنێک خۆپیشاندان دەکرێت، بەڵام لەبەرچی لە هەولێر ناکرێت. مامۆستا داوای موچەکەی خۆی بکە ڕەوایە یا ڕەوا نییە، بەڵام ناتوانن. سەرجەم چین و توێژەکان داواکاری خۆیان هەیە، زۆر ئاساییە دێنە سەرجادا. منێک کە کاندیدم لە لستەکەی خۆم ڕێگە بە پۆستەرەکانم نادەن، ڕێگە بەوە نادەن بانگەشەیەکی هەڵبژاردننی خۆم بکەم. بەڕاستی ئەوە خنکاندنی ئازادیە، ئەوە ناشرینکردنی حکومڕانیە لە هەولێر. بەڵام لەگەڵ ئەوەشدا من سوپاسی ئەو خەڵکە دەکەم کە بەردەوام پاڵپشتیەکانم زیاترە، پشتیوانیەکانم وردە ڕۆژانە بەرەو زیادی دەڕوە. من سوپاسی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەم. من پێیان دەڵێم هەردەم زمان حاڵی ئێوە دەبم، هەردەم پشتیوانی ئێوە دەبم، هەردەم پارێزەری ئێوە دەبم. دڵنیابن ئەو شتانە بە هیچ شێوەیەک ساردمان ناکاتەوە. بۆچی فلێکسەکان تێناوتە ماڵەوە؟ لەبەرەوەی بەو شێوەیە لێ دەهات. هەرچی فلێکسە بەو شێوەیە ئەوەم هەروەکو ئەوە یەکدانایە. بەڕاستی کە بە هەمووی بەو شێوەیە بشێوێندرێ مەجبورم هینایتمەوە لە ماڵەکەی خۆم دامنایە. سازگار پەیامی کۆتایی چییە؟
من سپاسی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەم، سپاسی خەڵکی شاری هەولێر دەکەم، دەنگدەرەکانی شاری هەولێر دەکەم و پێیان دەڵێم دڵنیابن سازگار لێرە ناوەستی پشتیوانی ئێوەی لەگەڵا، هەمیشە ئێوە پشتیوانی من زمان حاڵی ئێوە دەبم و چاوەڕێی ئەوە دەکەین 11 بە دەنگەکانتان بە ژمارە 30 ئەو پشتیوانیە ببینین لە سندوقەکانی دەنگدان و بەو دەنگەی ئێوە بتوانم ئەو دەنگە دلێرە بم لە پەرلەمانی عێراق داوای مافەڕەوەکانی ئێوە بکەم، داوای موچە دزراوەکانی ئێوە بکەم، داوای مینێتیەکان و بەش خوراویەکانی خەڵکی شاری هەولێر بکەم و ئینشاءالله درێغی ناکەین و داوای پاشەکەوتە دزراوەکانی ئێوەش بکەم. بەڵێ بینەرانی کۆباس ئەمە قسەکانی سازگار دڵشاد بوو کاندیدی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی پارێزگای هەولێر وەکو خۆی ئاماژەی پێکرد کە فلێکس و ڕکلامەکانی کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر شێواندنی ڕووی لە زیادبوون کردووە و تاوەکو ئێستاش هیچ کەسێک دادگای نەکراوە یاخود لەسەر بابەت هیچ کەسێک دەستگیر نەکراوە و باس لەوە دەکات کە ئەو کاری دەکرێت خنکاندنی ئازادی ڕاددەڕبڕینە لە سنووری پارێزگای هەولێر.